بەڵێ دیارە من وەکو ئەرکێکی پەرلەمانتاری پاش ئەوەی زانیم کە گەمارۆیەکی توند لەسەر کەمپی مەخمور هەیە و هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە هەفتەی حوتی 2009ەوە پاش ئەوەی جێگیری کۆنسڵخانەی تورکیا لە بڵێن لێرە لە هەولێر کوژرا ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە گەمارۆیەکی تون بخرێتە سەر ئەو کەمپە لە کاتێکە ئەو کەمپەیە بەداخەوە یعنی ژمارەیەکی زۆری پەنابەری لێەوە نزیکەی 2000 کرێکاری لێەوە دەیەها نەخۆشی درێژخایانی لێ بە هەموو ڕێکارەکان گەمارۆکی توند خراوتە سەر ئەو کەمپەیە و ڕێگە نادرێت خەڵکی نێو ئەو کەمپەیە بێتە نێو هەولێر بۆیە ئێمە لە ئەنجامی بەدووادا چوونەکانمان راپۆرتێکی وردم لەم بارەوە ئاڕاستەی ناوچەکانی دەرەوەی هەرێم یاخود لیژنەی ناوچەکانی دەرەوەی هەرێم لە پەرلەمانی کوردستان کردەوە بە مەبەستی بەدواداچوون و خۆشم پاش ئەو بەدواداچوونێک وەکو ئەرکێکی پەرلەمانتاری ئەنجامم یاوە لەگەڵ ئەمەیە بە شێوازی نووسراو کە بە پێی مادەی 58 لە پەیڕێوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ڕێگەی بە پەرلەمانتار داوە بۆ هەر پرسێک نووسراو ئاڕاستی لایەنی معنی یاخود لایەنی پەیوەندیدار بکات لەم چوارچێوەیە منیش پرسیارێکم ئاڕاستەی لایەنی پەیوەندیدار و معنی کردەوە بەڵام بەداخەوە تا ئێستاکە وەڵامەکەی بۆ من نەهاتۆتەوە و بێگومانیش کۆی ئەم پرسە ڕەنگە ئەگەر بە دیاریکراوی شیکاری بۆ بکرێت پەیوەستە بە ئەوەی کە تەداخلاتی دەرەوە هەیە بە تایبەت وڵاتی تورکیا و بە حکمی ئەوەی ڕەنگە ئەوان هەژمونی ئەوان بەسەر حکمی هەرێمی کوردستاندا بوونی هەبێت وەڵا ئەمە پەیوەستە پێم وایە بە هەموو تاکێکی هەرێمی کوردستانەوە هەروەها بۆ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەوە بە دیاریکراویش خودی پەرلەمانی کوردستان و دەبوو خودی پەرلەمانی کوردستان لەسەر ئەم پرسەیە بەهاتایەتە دەنگ لە کاتێکدا ئەنجومەنی کەمپی مەخمور خۆیان لە داواکاریەکە یا لە یاداشتێکە داوایان لە پەرلەمانی کوردستان کردو کە بەدەنگی ئەم کەیسیانەوە بێن و داوا بکرێت کە ئەم گەمارۆ توندە لەسەر کەمپەکە لا بدرێت بەڵام بەداخەوە هەڵوێستێکی توند و چڕ و پێویست لەسەر ئەم دۆخە نەبوو نەکراوە.